مۆبایلی یەکێک لە کرێکارانی پرۆژەکەیە وەکوی بینن سوتاوە. یەکێک لە کارمەندانی پرۆژەکەیە کە تەسکەرە و کارەکانی لە ناو یەکێک لە کابینەکان بووە، بەڵام پارە و کاتی نیشتمانیەکانی سەلامەت بووە. ئەمەشەی بینن مۆبایلی یەکێک لە کرێکارانی پرۆژەکەیە وەکوی بینن سوتاوە. یەکێک لە پرۆژەکانی نیشتەجەبوون لە دەواازەی قەزای کەلات ژمارەیەک کابینەی پرۆژەکە ئاگریان گرتووە. وەکە بینن لە یاسای تیمەکانی بەرگری شارستانی گەرمیان لە شوێنی ڕووداوەکەن و ئاگرەکەیان کوژاندوێتەوە. ئەوەی من قسەم لەگەڵ تیمەکانی ئاگرکوژێنەوەیە کرد تاوەکو ئێستا هۆکاری ئاگرەکە دیار نییە، بەڵام گومان دەکەن بەهۆی شۆرتی کارەباوە بوو بێت. ئەوەی بینن لە دیمەنەکان تیمەکانی بەرگری شارستانین سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکەن. ئاگرەکە بە تەواوی کۆنتڕۆڵ کراوە. کرێکارانی پرۆژەکە بە دوای پارە و مۆبایل و جزدانەکانیان دادەگەڕێن. مۆبایلی زۆرینیان سوتاوە وەکوی بینن لە دیمەنەکاندا. کرێکارەکان بە دوای پێداویستەکانی خۆیان داگەڕێن لەو کابینانەی کە سوتاوە. وين؟